ئەوان کە هاتنە فەڵەستینەوە 20 ساڵ پێش مؤتەمەری بازل 20 ساڵ پێش ساڵی 1897 کە هەرتزل دامەزرێنەری بزاوی صهیۆنیزم کە بڕیاریاندا بێنە فەڵەستین قەرارێکی ژێرزەمینی دەولی بوو. ئەوان لە سەرەتاتا ڤەنزوێلایان بڕیاردا بوو کە بچن لەوێ وڵاتێک دروستکەن، بەڵام دوایی کە هاتن قەرارەکان گۆڕی بەسەر فەڵەستین ئەوروپا ڕازی بوو بەو قەرارە بۆی لە کۆریان ببنەوە. 20 ساڵ پێش ئەوەش دیزرائیلی کە گەیشت بۆ ناو پەرلەمانی بەریتانی و ڕئیسی حیزبی محافظینی بەریتانی بوو ئەو تەمهیدێکی کردبوو بۆ هێرتزل کەوا بوو ئەوان ساڵانێکی توولانیە کە هەوڵیان داوە تاکو ئەم دەوڵەتەی خۆیان دروست کرد. و ئەو قەرارەی بەلفۆرش کە لە ساڵی 1970دا دەرچوو کە تیانێک قەوارەیەک بۆ زایۆنیزم دروست بکرێ بۆ جوولەکەکان لە فەڵەستین، ئەو کاتە بە هەموو شێوەیەک هاوکاریکران و تەدریبیان پێکرا لە رووسیای سۆڤێتی لە دوای ساڵی 1970. پاشان لە 1970 بەدواوە لە بەریتانیا هەموو گروپە درڕندەکانی شتیرن و هاگانا و ئەو گروپە درڕندانەی کە مەناحیم بێگن و ئیسحاق رابین و ئەوانە سەرپەرشتیانەکردن هەموو لەوێوەس بەرهەم هاتن و هەمووشیان لەوێوە تەدریباتیان کردن. بۆیە یەکەم جار کە ئاهاتنە ناو فەڵەستین بە کۆمەڵە چەکەوە هاتن و چەکدار و مدەڕەبیش بوون ئەیان توانی شوێن پێی خۆیان بکەن. ئەنجا بەو شێوە دڵڕەقانەی خۆیان چیان بەسەر هاتبوو ئەوان بەسەر موسڵمانانیان هێنایە.